والله ئیدی داخرا و کارەکەی چی بوو؟ بۆ کارەکەی ئەمە ئینجازەمان نییە ئینجازەی مەطعم ئینجازە بەناوی مەطعمەشکێ دەبیناوەکەی بگۆڕێندان وڵی 2 مانگە ئەمن 2 پارێزەرم گرتیە بەس ئینجازەکەم لە دەرێنی تەواو نەبوو ئەم چ بکەم هیچ چێشخانەیەکی تر هەیە بە هەمان ناوەوە بێتم بۆچی دەڵی ناوێکی تر دەبێدا بن ناوچکەی لێ بووە ئەو چێشخانە بەناوی برنج بۆ ئێستا کردیتمانە باڵە خوشکەی فاخر دەبی ناوی برنجەکەی لادەین ئەوزا ئینجاز لای برنجەکەمان لادایە خەریکی دەرهێنانی ئینجازەی هەتا ئێستا تەواو نەبووە کە لە هەموو شوێنێک مەطعمێک دادەنێ و دەچی ئینجازەکەی دەردەینی لۆ ئەوەی کە مەطعمەکەت دانەوە بزانی کە ئەتو خەریکی چی و لێژنەکە دێتە مەشادەکە ئەوزە ئینجازە دەدات ئێستا چەند مەطعم دانایە مەطعمەکەم کردیتەوە ئەوزە لێژنەکان دێن تەمەشا دەکەن ئەوەی ئەو هاوکە لەسەر ڕێنمایەکانی خۆیان ئەوزە ئینجازەمان دەدەنێ بە ئاگاداری لیژنەکان ئێوە دەستان بەکار کرد سەرەتا بەڵێ ئاگادار چۆن دەتوانێت ئەگەر لە سلێمانی نەچی خۆت نەناسێنی و ئاگاداریان نەکەی چۆن توانی کار بکەین ناتوانانی کار بکەین باشە لە هەموو شارەکان وێ پێشوەخت دەچی خۆت دەناسێنی ئەمن فلانم وهاتیمە لێرە کار بکەم و دەست بەکار شتت با پێ بڵم ئەمە باڵیان لە ناو ئاوێ دەرینە ئاو باڵ دەبی شەو ڕۆژێک ئاوی لەسەر بڕۆلەوەی بۆن ساردی نەبی بە هیچ نەوعاچی دەرە نابی باڵ لە ناو ئایا بتایەتەوە دی لە چەند دەبتای ئەوە هیچ ئەوە لەوەی خاوێنی کە پاک خاوێنترین شتە ئەمە دەیکەن ئەوە قبوڵ نەکرا دوای ڕسمیان بڵاو کردەوە لاچکی باڵی ئێمە فڕی دەدەن ئەوەندێ ئاخیری باڵی ئەمە فڕی دەدەن لی دەکەینەوە ڕسمی ویان گرتیە